خی گەورە سڵاوتان لە ببینەرانی بەڕێز وا بڕیارە سبەی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت دوای زیاتر لە 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی 12 یار سبەی وابڕیارە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن شارەزا لە کاروباری عێراق و محمود شێخ وەهاب ماستەر لە یاسای دەستوری تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبینی کورد بە دوو بەرەی جیاوازەوە ڕێگای بەغدای گرتەوە بەرەیەک یەکێتی و پارتی و بەرەیەکیش چوارلایەنە ناڕازیەکەیە. یەکێتی و پارتی لەلایەکەوە لە هەرێم دەرگای لایەنەکان دەکوتن بۆ ئەوەی ئەو چوارلایەنەش ببەنە ڕیزی خۆیانەوە و ناوی بنێن یەکڕیزی کورد و چوارلایەنەکەش کاندیدە دەرچووەکانیان ناردەوە بەغدا تا ڕێگە خۆش بکەن بۆ ئەوەی وەفدی باڵای سیاسیان بۆ گفتوگۆی سیاسی لەگەڵ بەرە جیاوازەکان بچنە بەغدا و شەڕی پێگەی کورد ئەوان بیکەن. ئێمە ئەوە لەمڕۆ دەگەڕێنەوە بۆ بەغدا و بەیانی قەرار وایە سوێندی یاسایی بخورێ ئەو کاتە ئێمە ڕێخۆشکردن دەکەین بۆی کە سەرکردایەتی چوارلایەنەکە نوێنەریان بێ بۆ بەغدا و گفتوگۆ بکەن دەربارەی دروستکردنی حکوومەتی نوێی عێراق. لە ئێستادا ئێمە بخچەی خۆمان بۆ کەس بە تەواوەتی ناکەینەوە ئەوە نیەتی خۆمان بۆ کەس دەرنابڕین بەڕوونی تاوەکو نەزانین کامەیان لە کوردەوە نزیکەوە کامەیان ئەگەری بەهێزی هەیە بۆ تشکیلکردنی حکوومەتی عێراق یان وەرگرتی پۆستە سیادەکان. یەکێتی و پارتی هێشتا وەڵامی چوارلایەنەکەیان بۆ یەکڕیزیەکەی ئەوان وەرنەگرتووەتەوە. وەفدیان بۆ گفتوگۆ و بە پرۆژەی دووقۆڵیەوە گەیشتووەتە بەغدا. بە بڕوای مامۆستایەکی زانکۆش تێکەڵکردنی بەرداشی چوارلایەنەکە لەگەڵ یەکێتی و پارتی بە زیانی کووردە و باوەڕیشی وایە یەکێتی و پارتی یەکڕیزی ڕابردووی کوردیان لە پێناو بەرژەوەندی حزبی و شەخسی خۆیان بەکارهێناوە. بەڵێ دیارە هەمیشە لەو کاتانەی کە مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە یاخود لەو کاتانەی کە لە سەربەندی پێگەدانی کابینی حکوومەتی عێراقی دێتە ئاراوە لایەنەکانی دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی داوای یەکڕیزی هەمانجی لە لایەنە سیاسیەکانی تری کوردستانەکەن. ئەمەش لە پێناو کۆمەڵێک بەرژەوەندی شەخسی و حیزبی کۆمەڵی دەستکەوت و پلۆپۆستی وزاری لە کابینەی بەغادا. 2000 کە هاتن سەروەگرتنی کابین و سەروەگرتنی پلۆپۆستەکان دواتر هەموو بۆ بەرژەوەندی حیزبی و شەخسی خۆیان بەکاردێنن 2000 خەڵکی کوردستان لەسەریشی قەرزارە بێتەوە هەرنەجار نوێنەرەکان درانەوە تونەڵی سەحبی سیقیان لێکراوەتەوە. بۆیە یعنی لە ئێستادا لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی بەتایبەتی چوار لایەنە ناڕازیەکە پێویستە چیتر لەگەڵ یەکێتی و پارتی نەچنەوە بەغا بەڵکو ئەمان خۆیان بە پاکێجێک بە هاوپەیمانێک بچنە بەغا لەوێ کارکەن بۆ دەستەبەکردنی مافەکانی کورد و ئەوەی کە لە ماوەی ڕابردووە یەکێتی و پارتی لە دەستیان داوە کە سنووری هەرێمی کوردستان لە حەمرینەوە هێنایە پردێ جارێکی ئەم چوار لایەنە هەڵبن کە ئیستیحقاقی نەتەوەیی و ئیستیحقاقی دارایی و خاک و ناوچە کوردستانەکان بژێڕنەوە سەر هەرێمی کوردستان. بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی شەڕی گەورەی چوار لایەنەکە لەسەر پشکی کورد لە بەغدا تەنها بەدەستێنانی پۆستە سیادیەکانە پێشەوەی یەکێتی و پارتی جارێکی تر ئەو پۆستانە قۆرغ بکەنەوە. شەڕی یەکەمیشیان لە پەرلەمانەوە دەست پێ دەکات کە تەنها و تەنها یەکڕیزی ئەو چوارلایەنە گەرەنتی بردنەوەیان دەبێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک محمود ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق لە ڕوانگەی یاسا و دەستوریەوە ڕێکارەکانی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق چین یاخود ئەو کارنامەی یەکەم دانیشتنی چۆنە؟ بەڵێ سپاس بۆ جەنابەت، هەروە سپاس بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان. طبعا لە پاش ئەم هەڵبژاردنەی کە خۆتە زانی هەڵبژاردنێکی زۆر عیبدار بوو بەنسبەت عێراقەوە بەڕاستی هەم لە هەرێمی کوردستانیش خۆتە زانی کە تەزیورێکی زۆر کرا. لە پاش چەند مانگێک محکەمەی اتحادیە عولیاوە مصادقەی نەتایجی انتخاباتی کرد طبعا کە کارەساتێکی زۆر گەورە بوو بەڕاستی سەرڕای ئەوەی هەندێک قازیان گۆڕی و مانیان کرد بەڵام بەداخەوە ئەو تەزیورە هەر بەردەوام بوو هەر بەدڵی ئەو خەڵکانە نەبوو کە زوڵمی ئەو کیانانە بوو کە زوڵمیان لێکرا بوو. لە دەرەنجامی ئەوە کە مصادقەی کرد ئیتر سەرکۆماریش مەجبورە بێت یعنی لەو حاڵەتە دەبێت بەپێی دەستوری عێراقی بەپێی مادەی
54 دەستوری عراقی دەبێت لە ماوەی 15 ڕۆژە لە دوای مسادقەی محکمەی اتحادیە علیا ئەسڵان خۆی پێشتر محکمەی اتحادیە علیا مسادقەی نەکرد لە 2004ەوە بابەتێکە خستیانە سەرەوە پێویستی بۆ نەکرد خۆی بە پێی نەکەوێت بە پێی محکمەی اتحادیە علیا لە پێش 2000 دەستوری 2005 ئێستا محکمەی اتحادیە علیا مسادقەی نەتایجی انتخاباتەکە کاوەی کرد دەبێت لە ماوەی 15 ڕۆژە پەرلەمان کۆبێتەوە طبعا بێ ڕئیس جمهوریە مەرسومە دەرکات بۆ دانیشتنی جەلسەی یەکەم کاکەوێتە ڕۆژی 3 مانگەوە چکۆتر 15کە پڕ بۆتەوە کاکار ڕۆژی سبەینی ئەکات لەوە تەمان لە سبەینی کە کۆبنە بێت لە یەکەم جەلسە بەپێی دەستور بەپێی مادەی 54 دەبێت لەو حاڵەتە پەرلەمان کۆبێتەوە تەمان چێ ئیداری هینەکە جەلسەکەدا تەمان ئالیەتی ئیشکردن کە بەشەی کلاسیکی هاتووە لە پێشان قورئان خوێندنی تایە خۆتەزانی پاشان تەمان سەرۆک کۆمار قسەی وتاری هەیە لە پاشەویش تەمان حتما سەرۆکی پەرلەمان هەیەتی لە پاشانیش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شەیەتی پاشان تەمان خۆزانی ناوی مڕۆژحاکەینەکانە خوێنەوە دەرچۆکانە خوێنەوە لە پاش ئەوەش تەمان سوێند خواردنی تایە لە پاش سوێند خواردنەکەیش دەبێت هەر لەو جەلسەیە لە سبەینە لە جەلسەی یەکەمە دەبێت سەرۆکی پەرلەمان و جێگیری یەکەم و جێگیری دووەم دەستنیشان بکەن مە بەپی دەستورەکە وایە چاری نییە چکە لە جەلسێ لە مادەی 55 ئەڵەیە لە جەلسەی یەکەمە دەبێت ئەو دوو کەسە دیاری بکرێت ئەوەی کەیسە ینی تێبینی لەسەرەوە مەسەلانە تا ئێستا زۆر بەشڵەژاوی ئەم جارە ینی هەموو کتلەکان هەموو ئەسابڵێ بەشڵەژاوی دانیشتوان زۆر بەشڵەژاوی زۆر بە ئەوەی تا ئێستا کەس هیچ لایەنێک لایەن عەرەبیەکان ناوخۆیانە سنەکان ناوخۆیانە شیعەکان ناوخۆیانە کوردیش بە هەمان شێوە هیچی سقەی بەیەکتری نییە تاوان خۆ دەزانی خاصەن پەرلەمانێک و پەرلەمانی عێراق خۆزانی پەرلەمانی تەوافقە خۆ دەزانی ئەمەی هیچ شوێنێکی دەستوری عێراقیان نییە بڵێ سەرۆک کۆمار بۆ کورد بێت و سەرۆکی پەرلەمان بۆ سونە بێت و ڕئیسی وزەرایش بۆ شیعە بێت ئەمە مجرد تەوافقاتێکی زارەکیشە ینی نووسراویش نییە باڵێن هیچ شتێکی لەسەر نییە بەوهینە بۆیە ئەمە گرفتی زۆر گەورە دروستە بێت لەم حاڵەتە هیچ ئامادە باشیەک نییە چخوا بێ تەکبیرێک پێشوەختە بێ هەموو تەکبیر زۆر باشە ئەگینا لە جەلسەی یەکەمە زۆر قورسە ئەم تەکبیرانە بکرێت زۆر باشە دوای سەرەوەکەین ڕسمی سوێندخواانەکەی پەرلەمانتاران چۆن دەبێت پێی یاسە سەرەوە دەکەین کاکتۆر جەنابەت بە خێر بێ سوپاس بوون سەبارەت بەوەی کە پێ دوای لە دانیشتنی سپەی کە کاک مەحموود باسی کرد بە پێی یاسا دەبێت سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم و دوم هەڵبژێرێت لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتن یاخود ئەگەرەوەیە کە دانیشتەکە بە کراوەی بێڵدرێتەوە لاگەرە زۆرەکە لە ڕاستیا ئەبێ دانیشتەکە بە کراوەی بهێڵێتەوە چونکە عادەتەنە بێ لە هەر لە دانیشتنی یەکەمان کە کوتلەی یەکەمی کوتلەی هەرە گەورە پێک بهێنرێکە بەپێی ئەو تەفسیرەی با بڵێن محکمەی اتحادی لە 2010 کردوێتی بۆ کوتلەی گەورە ئەوەیە کە کوتلەیەک لە دوا بتوانێت زۆرترین ژماری کورسەکانی پەرلەمان بە خۆی کۆکاتەوە نیوەی بەرەو سەرەوە بۆیە ئەمە زەحمەتە سبەینێ بکرێت ولا يزال ئەو لایەنە کوردیەکان وەلایەنە شیعەکان بە هەردوو باڵەکەیەوە لایەنە سونەکانیش بە هەردوو باڵە سەرەکیەکەیەوە لا يزال خەریکی مفاوەزاتن لەسەرەوەی کە چیان ئەتوانێت داواکاریەوەکانی تر جێبەجێ بکە بۆیە بە تەسەووری من ڕەنگە وەک جارانی تریشکە کرا وەک 2014 2010 جارێک ترم دانیشتانە بە کراوەی بهێڵێتەوە بۆیە کاتێک بە کراوەی هێڵیتەوە تو هەر لە دانیشتنی یەکە مایتا و کاتێک توانی ئەم کێشە سیاسانەیەک لای بکەیتەوە بەڵام ئایا چەندێک بۆ نمونە بۆت هەیە و دانیشتنە بە کراوەی بێڵێتەوە ماتوانن ئەوانەی کە لە شارەزای بواری دەستور و قانونیان هەیە لای بکەنەوە کە ئایا ئەکرێ مەسەلەن چەند مانگێک ئەمە بە کراوەی بێنێتەوە بەڕێز پێ دوایە نمونەی بۆ نمونە 2010 بۆ ماوەی 3 مانگ دانیشتنەکە بە کراوەی هێڵدراوەتەوە 2014 بۆ ماوەی 15 ڕۆژ پێ دوایە ئەمە دووبارە دەبێتەوە ینی بە تەسەووری من جیاوازەکانی ئێستا قوڵترە جیاوازەکە لەوەیە قوڵەکە تۆ لە دوای انتخاباتێکەوە ئەمە انتخاباتێک بووە کە پێشەوە بە تایبەت کورد و شیعەکان کورد و عەرەب بەگشتی لە ئەزمەیەکی قوڵا بوون لە دوای ڕیفراندۆمەوە بێ متمانەیەکی زۆر هەبووە ینی کورد گەشتە ئاستێک بێ متمانەی بە عەرەب کە ڕیفراندۆمی ئەنجاماوە عەرەب گەشتە ئاستێکی بێ متمانەی بە کورد کە هێرشی کردوتە سەر و ناوچەی کەرکووک و ئەوانەی جارێک لەژێر دەستی پێشمەرگە هێناوەتە دەرەوە ینی انتخاباتی دوای بێمتمانەیەکی زۆرە بۆیە زەحمەتە من پێم وایە ئەمە قورسترە بێ لەوەی جارانیش ڕەنگە بووماوەیەکی درێژتر پێویستمان بەوە بێ ئەنجاوشمان لەبیر نەچێ ئەم جارە زۆر بەڕوونی دەستی ئێران و ئەمریکا لە ڕێی بریدمەگۆرک و قاسم سولەیمانی و بە ئاشکرا
لە بەغاک و بنەوەکان ئەنجام بدەن. ڕوونی زۆر بەدیار نەخێر زۆر بەدیار ناکەوت زۆر بەدیار خۆی تەبانێ ئمە ناتوانین بڵێنەوە کاتەنە بۆ زۆر بە چالاکتریش ڕەنگە هەبووێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەمریکا و ئێران خۆیان لە معادلەیەکی ئاڵۆز و قورستری ینی ئەمە پاشکۆی ئەو معادلە قورسەیە کە ئەمڕۆ ئێران و ئەمریکا بەیەکەوە پیای تێپەڕە بن وەگەڵادارین ئێران کۆمەڵێک با بڵێن ئابلوقی ئابووری گەورە و کاریگەری خراوەتە سەر لەلایەن ئەمریکاوە ئەم یاریەکی لە عێراقاکرێ وەک جۆرێک لە پاشکۆی ئەو مامەڵە قورسە وایە بۆیە زەحمەتە ئەم جارە بتوانانی بە ئاسایی یەکلایی بکەیتەوە بۆیە جاران تا ڕادەیە کە حیزبە شیعەکان هەمویان بەیەک بەرەدا بەزین کە تەحالوفی وەتانی بوو جیاوازەکان ئەوەندە گەورە نەبوو جیاوازەکان لەسەرەوە بوو کە چ کاندیدێک دەتوانێت ڕەزامەندی ئێران و ئەمریکا بەدەست بێنێت و ڕەزامەندی مەرجعی شیعشمان لەبیر نەچەکە تا ڕادەیەک ڕەزامەندیەکی بێدەنگانەیە بەڵام ئەگەر بیەوێ لەسەر کاندیدێک ڕازی نەبێ و کاتە قسەی خۆیەکە ئەویش بۆیە ئێستا لەوە قورسترەوەیە کە تۆ کاندیدێکت هەیە کە تا ڕادەیەک وا ناسراوە کە مەیلی بەلای ئەمریکەکانایە و بەڵام کاندیدی تریشت هەیە لەوانە هادی عامریە یاخود نوری مالکیە کە وا ناسراوە نەمانە مەیلیان بەلای ئێران هەیە بۆیە ئەم جارە یان یەکلاییکردنەوەی ئەم یاریە لێرەیە و هەڵبژاردننی کاندیدێک بۆ چوونی من تۆزە لە جارانی تر ڕەنگە قورستر بێ و ئەو دانیشتن ڕەنگە بۆ ماوەیەکی درێژتر بەکراوی بهێڵێتەوە هەرچەند لێرەیە لایەنی کوردی توانێت کاریگەر بێ لەوەیە کە ئایا بەڕاستی توانێت پاڵ باتە باڵکام لایەنە زۆر باشە بە سەبارەت بە سەرۆکی پەرلەمان کە پشکی سونەکانە تاکوێسە سونەکان ناکۆکیان هەیە لە سەرپۆچی سەرۆکی پەرلەمان هەندێکیان باز لە محەممەد حەلبوسی دەکەن هەندێکیان باز لە ئوسامن و جەیفی دەکەن بۆ شیعەکانی ژوایە بۆ جێگیری یەکەم کە پێشتر لە شیعەکان بۆ کوردیش جێگیری دوم کە لە خولی پێشووترە لە کورد بوو لە بستنەوەی گۆڕان بۆ دیاری نەکراون ئەم پۆستانە تا ئێستا ئەوەی کە هەیە با بڵێن تقریبا بە جۆرێک تەوافقی سیاسی ئەمانە دیاری کراون بۆ چێبن یعنی وەکو پێک هاتە ئەمانە بۆ کورد و بۆ سونە و بۆ شیعە تا ڕادەیەکی زۆر ئەمەیەکلایی بۆتەوە و تەنانەت ئێستا سونەکان باز لە سەرۆک کۆماری ناکەن بۆ سوو خۆیان باز لە سەرۆکی پەرلەمانەکەن بەردەوام بۆیە لێرە وەک پێک هاتە یەکلایی بۆتەوە بەڵام ئەوەی کە یەکلایی نەبووتەوە ئەوەیە بۆ کام لایەن لە سونەکان بۆ نمونە سەرۆکی پەرلەمانیان هەبێ ئێستا ئیتلافی وەتەنیە پاڵیاوەتە پاڵ با بڵێن زیاتر پاڵیاوتە بار دەوڵەتی قانون بەڵام ئەوەی کە عایەت عەلاوی سەرپەرشتیەکە بەڵام لە بلاشەوە ئوسامن و جێفی ئەوان خەریکە پاڵێنە پاڵ نەسەر زیاتر بەلایوانە مەیدانێت تەنانەت سونەکانیش دابەش بوون بەسەر و دووبەرە گەورەیە بۆیە هەردوو لە سونەکان کاندیدی خۆیانیان هەیە کوردیش تا ئێستا بەڵێ سەرۆک کۆمەڵ بۆ کوردە بەڵام ینی ئەو پۆستەش کۆمەڵی خلافی زۆر گەورەی لەسەرەوە ئەوەش زانین کە دوێنێ هێرۆ ئیبراهیم ئەحمەد بەگەندای مەکتەبی سیاسیەکێتی بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە کە تایە ئەو دەنگۆیانەی ڕەت کردوێتەوە کە ئەم پۆستە بدرێ بە غەیری یەکێتی و لە ناو یەکێتیشا بدرێتە کەسێک کە ئیلتیزامی بە یەکێتیەوە نەبوو بێ و لێی جیابوو بێتەوە بەڵێ پەیامەکە بۆ بوو کە زۆر کە زیان و دکتۆر بەرهەم ئێستا ڕەنگە بێتەوە ناو یەکێتی و ئەکرێ بۆ گەر پۆستی سەرۆک کۆماری بدرێتێ دێتەوە ناو یەکێتی بەڵام ئەمە بۆ یەکلایی کردینەوە کە ئەوەی شەرعیەتی هەیە لە یەکێتیە بۆ نمونە هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەگەندامی مەکتەبی سیاسی وەک بنەماڵی تاڵەبانی ئەوەی یەکلایی کردەوە کە ئەوەی ئیلتیزامی بە یەکێتیەوە نەکرد بێ و لە ڕیزەکانی چوو بێتە دەرەوە بەردەوام نەبوو بێ لەگەڵ یەکێتیە ناتوانێن پۆستە بۆ خۆی بێت سپاس دەکەم لە تەگرم لای بەڕێز کاک مەحموود سەبارەت بە سوێند خواردنی یەکەم چۆنە ڕێوەسمی سوێند خواردنەکە چۆنە کە یەکەم دانیشتن بەرەوە چێ وەدەخەکەی چۆنە بە پێی دەستور سوێند خواردن خۆتەزانی لە پەرلەمانەوە یەکەم سوێند خواردن لەوانە دۆست پێکاتەوان دوای خۆ هەمووشان چۆنە خۆوان چ ڕئیس جمهوریە چی ڕئیسی وزەرایش چۆنە خوارد بەڵام سوێند خواردن لە بیدایەتەوە لە سەر ئەندامانی پەرلەمان چۆنە خوان و هەر ئەندامانی پەرلەمانیشە کە هەرو کەسەیە بێتە سەرۆکی پەرلەمان با بڵین ینی بە ئەندام پەرلەمانی سوێنە خوارد بە سەر پەرلەمانی سوێن ناخوارد پاشان لە ئالەتی ئیشکردنەکانی کیش ئەوەکانی کەش سوێنی یاسایەکەی خۆن کە لە دەستوری عێراق بە پێی مادی 50 سوێن خواردنەکە طبعا لە ئەبێ لە پەرلەمانە سوێن خواردنەکە بێ بە حضوری ئەندامان تاوان نسابی کامل هەبێ لە هەمان کاتە دەبێ سەرۆکی محکمەی اتحادیە عولیاش ئامادە بێ لەوێ دادگای فیدراڵی بە پێی مادی 50 دەستوری عێراقی طبعا ئەو سوێنەی خۆن يعني الله يقسم بالله العظيم طبعا وهناك أن يحافظ على استقلال العراق وسيادته وأرعى مصالح شعبه يعني هم يسوون خوارده بو وحده عراقي نوتسموی پارلمانتار کوردەکانی دەبێت سوێن خۆ پارێزگاری لە سەروەری خاکی عێراق بکەن ئەوانەی کە بوون لەگەڵ ڕێفراندۆمەکەش بوون چکە مثلا بوون من کاتی خۆی شتێکم نووسی لەسەرەوە چکە تەنها رئیس جمهورية الله وأن أحافظ على نظامه الديمقراطي يعني خو بيش الله أن أحافظ على أرضه وسمائه ومياهه ونظامه الديمقراطي من رئيس جمهورية شرسون أخوة طب واستقلال العراق وسيادته هم أمانك شي سنة وحقوق شعبه الشخصية والعامة
هەموو ئەمانە وارع مەصالحیه هەموو ئەمانە سوێن دەخۆن تاکید لەسەر وحدەی عێراقی کاتوە هەم سیادەی هەم استقلالی عێراقی بۆ هەر هەمویان تەمان پەرلەمانتارەکانی شەم سوێن دەخۆن. باشە بدوای سوێندێکی جیاوازە بۆ پەرلەمانتارە کودەکان بە تایبەتی کە دوای شکستی ڕفراندۆم و سوێن خواردن بۆی کە پارێزگاری لە سەرۆری خاکی عێراق بکەن. زانی چۆنە ئیتر کورد هەمیشە خوڕمژی ویستۆ ینی خۆتە زانی یانەوەتە تۆ ئەو سوێندەی خۆی دەبێت لە عێراقێکی دیموکراتی ئیش لەسەر ئەساسی ئەوە بکەیت ینی سیاست ئەوە نییە تۆ ئەمڕۆ بە عاتفە ئیشی لەسەر بکەی مڵاحەزەی ئەگەر بەبیریت بێ عەبادی کاتی خۆی ئەوەندە بغرا بوو چاڕوانی کوردی نەکرد بێتە ژوورەوە حکوومەتەکەی تشکیل کرد گەر بەبیریت بێت وایە ئێستا وەزی باش نیە وەزی خراپە خۆی لە خەیاڵدانی ملەتی کوردان ماوە کابراوەتەنی واز دەوە بێنە کێمە چەند پارتیوێکێتی کە نوێنەرایەتی کوردیش ناکەن خۆ دەزانی نوێنەراتی خۆیانەکەن بەڵام هەر ئەسەرێکی سلبی بەجێ هێشتووە لای ملەتی کوردیش لە لای کت لە سیاسی و حیزبە کوردەکانیش سیاست ناکرێتەوە تەسەوڕ بکەی ئەمڕۆ تێپەڕێوتر بۆ دوا ڕۆژی هەیە ئەخذ و عەتا خۆ دەزانی فەنی ممکناتە کۆمەڵە شتی ترە بۆی لێرە یعنی کە تۆ دیت خۆ دەزانی تاوان تا دوێنێ مەسەلەی ڕفراندۆم بوو ئێمە دراوسین و ئێستا دووبارەوە تا خۆ دەزانی پارتیوێکێتی شەڕی ئەوەیە کە چۆن لەگەڵ هەموو کەسەکانە پێش هەموو کەسە چوونە لای ئەوانەی کە ڕۆژە ڕۆژانە یانوت ئەگەر مالکی بێتەوە ڕئیس وزارە ئەسڵان ئێمە هەر سربەخۆیی ئیعلانەکەی نەمانە ڕۆشتن ئەو سوێندە تەمان هەر هەمووی خوات سوێندەکە بەو پەرلەمان بەوانەی شەوکە تا دوێنێ داوای جابنەوەکەن سوێندەکەیش تەئکیدی لەسەر کراوەتەوە بەڕاستی خۆ ئەو سوێندە کاتی خۆی ئەم پارتیوێکێتیش بەشدار بوون لە نووسینی دەستوری لە سیاغی دەستوری عێراقیشە خۆ ئەو سوێندە تێپەڕێ بەسەریانە خۆت دیارە ئەو سوێندە داوای چیەکە داوای یەک پارچەی خاکی عێراق و سیادە و استقلالی عێراق بەس سەبارەت بە نیساب کە بەرەزوو دەبێ نیساب تەواو بێ پێشبین دەکەن کە سبەی بۆ نمونە لە کۆی 329 پەرلەمانتار لانی کەم 165 پەرلەمانتار ئامادەی دانیشتنی نیساب تەواو بێت ئەگەرەکان بەوە دەچن بە تەسەووری من لەبەر ئەوەی زۆربەی زۆری یعنی تینەکان حیزبە سونیەکان لەگەڵ حیزبە شیعە ڕاستە لە بینی خۆیان ناکۆکن بەڵام بۆ ئەم جەلسەی یەکەمە ئەغڵبیان ئامادەن زۆرینیان ئامادەن قسەی من نییە قسەی زۆر لە نووسەرەکانی شاڵن لە بەرەوەی خۆزانی امتیازاتی تایە و ڕاواتیبی تایە و شتی تایە زۆربەی زۆری دەست ئەوەی کە ڕاتبی تایە خۆ دەزانی ینی کە سوێندی خوارد چکە پێش دەستکردنی بێش دەبێت سوێند بخوات تا سوێند دەخوا ناکەوێتە هینەوە ینی هینەکە سبەینێش کە یەکەم جەلسە بەیانی کە پەرلەمانتار 329 پەرلەمانتار دەبن بۆ امتیازاتی تێدا لە ڕووی موچە بەڵێ دوای سوێند خواردنەکەی تر ڕاتە تر حەقی ئەوەی هەیە کە بڕاتەوە هینەوە ئەو چوارچەیەوە بەس پێش ئەوەی نیەتی ئەوە سبەینێش بە جەلسەیان بۆ دروست دەبێت حەسانە یاسایی لە سبەیەوە بەڵێسانی پەرلەمانتاری بەڵە تەواو لە پاش تەوان ئەگەر تەعن نەبێت لەسەر ئەو کەسەی کە بۆ تەندان پەرلەمان خۆزانی ئەگەر تەعن هەبوو لەسەر یەکێک مەسەڵەن بۆ نمونە بە پێوەی لە کاتی خۆی لە حزبی بەعس بێ یان هەندێشتی خەتەری گەورەی لەسەر بێ کۆمەڵشتی لەسەر بێ لە ماوەی 30 ڕۆژە تەبانەوەوانە خۆی پەرلەمان خۆی یەکلایەکاتەوە تەوان ئەوش حەقی ئەوەی هەیە دوایی تەعن بدا لە ماوەی 30 ڕۆژی تر ئەو کەسەی کە پەرلەمانەوە تۆ مەرخوزی لای ئێمە لە پاش ئەوانە تەبان ئیتر هین کێشێکی نامێنێت خۆی لە سبەینەوە ڕواتە ناو ئەوەی کە امتیازات و حقوقی خۆی هەبێ بەپێی ئەوەی کە دیاری کراوە لە دوای سوێند خواردنەکەی سبەینێش بە جەلسەی یەکەمە ژمێرێت خۆ دەزانی تر خۆ ینی بە فەسڵی تەشریعی یەکەمە ژمێرێت دانیشت زۆر باشە دوای قسە لەسەرکن لە ڕووی یاساوی ئایا گونجاوە بەکراوی بێڵدرێتەوە کاک دکتۆر سەبارەت بە لایەنە کوردیەکان پێ دوای ئەم جارە بوونەوە کە پێشتر جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان درا و بە دەرەوەی یەکێتی و پارتی لای بزوتنەوەی گۆڕان بوو ئەم جارە بدرێتەوە بە دەرەوەی یەکێتی و پارتی یاخود پێ دوای ئەم جارە یەکێتی و پارتی لەیان خۆیاندا پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان دابەش دەکەن لە ڕاستی ئەوەی کە کێشەیەکی گەورەی ئەوەیە کە تاسە تەنها یەکێتی پارتی بەجددی چوونەتە ناو مفاوەزاتەوە لەگەڵ لایەنەکانە ئەم چوار لایەنەی تر کە ماونەتەوە زایدنەوەی نوێژنەوەی نوێ بەڵێ خۆی یەکلای کردوتە تا ئێستاکە لەگەڵ چ لایەنەکە بەڵام چوار لایەنە تا ئێستا مفاوەزاتی خۆیان دەست پێ نەکردو بۆیە ئەکەوێتە سەرەوەی کە ئایا بەفعلی ئەوەی ناوە برێ باغلەبیەی سیاسی یاخود باغلەبیەی وەتەنی ئەبێتە سیستەمی سیاسی لە عێراقیانە ئەگەر بێتەوە بێتە سیستەمی سیاسی مانای وایە تۆ لانی کەم نزیکەی 150 دان پەرلەمانە دەبێت لە دەرەوەی پەرلەمان ڕەنگە ئەم هێزە
سیاسیانی دەرەوەی پارتیوێکێتی کە لە هەرێمی کوردستانن ڕێگاوان ببنە بەشێک لە ئەغلبیەی وەتەنیا بەشێک لە معارەزە ئەمە ڕێتێچێ بۆیە ئەو کاتە ئەگەر ئەمان ببنە بەشێک لە معارەزە یەکێتی و پارتیش لەگەڵ ئەو لایەنە بن کە حکومەتیان پێکهێناوە ئەو کاتە ئەوان بە تەسەوەری من ئەتوانن ئەو پۆستانە بەرەکەی کوردە ئەگەرێکی دوور دێزانیم جارە بۆ نمونە جێگیری دومی سەرۆکی پەرلەمان بدرێت بە لایەنێکی دەرەوەی یەکێتی و پارتی ناڵەمەکەوێتە سەرەوەی کە ئایا بە فعلی ئەم لایەنانە لەگەڵ ئەو لایەنە بن کە حکومەت پێگەهێنەیاننا تا ئێستا ڕوون نییە چونکە ئەوەی کە باسە کرێ و لایەنەکان تقریبا تا ڕادەیەکی زۆر قسەیان لەسەر کردووە ئەو سیستەمە کە خۆیان ناویان ناوە بە سیستەمی محاسسە و هەموو لایەنەکان کە لە پەرلەمانە بن هەمویان پشکیان هەبێ لە حکومەتە ئاڵێنەوە ناهێڵین ئێمە یەکەینە سیستەمێک کە تایە معارەزەیەکی فعال دروست ببێ کە تۆ معارەزەی فعال دروستەکەی مانەوە بە 165 ئەندام بەرەوسەرەوە تۆ ئەتەوێت چی دروست بکەی حکومەت دروست بکەی ئەگەر لایەنە سیاسەکانی دەرەوەی پارتیوێکێتی کە چوار لایەنن لەگەڵ ئەو لایەنەیە بوون کە حکومەت پێگەهێنن مانای وایە ئەوان ئەکرێت و پشکانەی کورد بۆ خۆیان برن ئەو کاتە پارتیوێکێتی لە دەرەوەی معادلە بن کە ئەمە ڕێی تێناچێت زۆر زۆر زەحمەتە کاتێک احتیمالیتایە کە ئەو لایەنانی دەرەوەی پارتیوێکێتی پۆستی جێگیری سەرۆک پەرلەمان بۆ خۆیان برن ئەوە کاتێکە کە ئەم لایەنانەش لەگەڵ ئەو لایەنانە بچنە مفاوەزاتەوە کە پارتیوێکێتی لەگەڵ یاران ڕێیەکەون مفاوەزاتیان لەگەڵ و پێشتر 2004 ناوماڵی کورد ڕێکتر بوو و اتفاق کرابوو لە نێوان یەکێتی و پارتی لایەنەکانی تر کە ئەو پۆستە بۆ لایەنێکی دەرەوەی مەسەلەن یەکێتی و پارتی بێم جارە ئەم ئاڵۆزیە پێناچێت تۆ بە دووری زانی بدرێت بە لایەنێکی دەرەوە وەک ئەڵەمی لە چارەکە لەوەیە کە ئەمانش لەگەڵ ئەو لایەنەی پارتیوێکێتیە بچنە ناو مفاوەزاتەوە ئەگەر پارتیوێکێتی بۆ نمونە بچنە ناو مفاوەزاتەوە بەتەنیا و ئەم لایەنانە نایانەوێت بچنە ناو حکومەتەوە ببن بە معارەزە و کاتە ئەو پۆستەشیان بەرناکەوێت لە ڕاستیە بەڵام ئەو پۆستە و کاتە بەر لایەنی کوردیش بکەوێت بەر پارتیوێکێتیەکەوێت چکە ئەوان بەجددی مفاوەزاتیان کردو بۆیە لە ئێستا ضرورە ئەم لایەنانە ژەگەر بیانێت جێگەیەک بۆ خۆیان بکەنەوە لە حکومەتی داهاتوە تا بتوانن خۆیان یەکلایی بکەنەوە بزانن کە ئایا لەگەڵ چ لایەنێک ئاتوانن مفاوەزات بکەن لەگەڵ چ لایەنێک ئاتوانن دەستکەوتی زیاتر بەدەست بێنن بۆ کورد کە ئەمەش ڕێیتەیە کە ئەوان وەک لایەنی سێهەم بەدەر لە پارتیوێکێتی بچنە ناو مفاوەزاتەوە لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەکرێت پێیان بڵێن احتیمالی زۆر هەیە حکومەتی داهاتوو پێک بهێنن زۆر باش بەس سەبارەت بەوەی کە هەرچەند لە یاسادا باز لەو نەکراوبوون سەرۆک کۆمار بۆ کورد بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعەکان بێ سەرۆکی پەرلەمان بۆ سونەکان بێ بەبۆ چوونی ئێوە مەسەلەن کورد ئەگەر داوای سەرۆکی پەرلەمان بکە باشەیە خودەر سەرۆک کۆمار برێز کوردەوە بێت لە ڕاستیە ئەمە تا ڕادێکی زۆر لە ڕووی عورفی تەوافقیەوە تا ڕادەیەک لای بۆ تۆ ئەم پۆستانە چۆن دابەشەکرێت بەڵام ڕاستیە ئەگەر ڕاستە دەوێت ئێمە ینی مەسلەی پۆستی سەرۆک کۆمار تا ڕادێک پۆستێکی دەسەڵاتەکانی کەمە تەنها پۆستێکە سیادیە پۆستێکە کە باز لە سەرۆک کۆماری عێراقەکات ئەمە بۆ ئێمە وەکو پۆستێکی با بڵێن فەخری وایە تا ڕادەیەکی زۆر پۆستی سەرۆکی پەرلەمان پۆستێکی فعالترە و کۆمەڵێک کاری زیاتری پێکرێت ئەتوانێت جەندای پەرلەمان دیاری بکە لەگەڵ دوو جێگرەکەیە بە تایبەت دەنگێکی کاریگەری هەیە و ئەتوانێت کۆمەڵێک ینی کۆمەڵێک با بڵێن قوانین هەیە کە ئاکرێ لە بەرژەوەندی خەڵکی عێراق و بەرژەوەندی هەرێمی کوردستانی شابێ بیخاتە ناو ئەجەنداوە دەسەڵاتێکی زۆری هەیە من پێم وایە سەرۆکی پەرلەمان زۆر کاریگەرترە لەگەڵ سەرۆکی کۆمار بەڵام ئەومان لەبیر نەچێت کە سەرۆک کۆمار چ بنەمایەکدانراوە بۆ نمونە سەرۆک کۆمار بۆ کورد بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شایە سەرۆک پەرلەمان بۆ سونەکان تەنها عورفێک بووە یعنی تەنها عورفێک بوو کە ئێستا عورفەکە تا ڕادێک بۆتە عورفێکی جێگیر بۆیە مەسەلەن مالکی زۆر باز لە غەلەبەی سیاسیەکە کە ئەیەوێت جۆرێک لەو عورفەتێک بشکێنێت کە ئەوان زۆربیان ناویان ناو محاسسەی مەقیتە من پێم وایە ئەوە تا ڕادێکی زۆر کێشەیەکی گەورەی نەناوەتەوە کە با بڵێن کورد سەرۆک کۆماری هەبێت یاخۆ سەرۆکی پەرلەمانی هەبێت ئەوەی کێشەی ناوەتەوە ئەو تەوافقیە یاخودەوەی ناوەبرێ بە محاسسە زۆر هاتۆتە خوارەوە یعنی لە ئاستی پەرلەمان و وەزارەتەکانیش خواردتر حتا بۆ مدیر عامەکانی هاتووە کە ئەمە کێشەی تەوافقیە تەوافقی کۆمەڵێک بەرژەوەندی زۆر توانین لە ماوەیەکی ینی ماوەیەکی ماوە کووردا بەدەست بێنێ بەڵام کێشەی گەورەی لەوەیە نابێت تەوافقی دابەزێتە ئاستەکانی خوارەوە ئەمەش کێشەی هەرێمی کوردستانیش بوو بالمناسبە ئێمە حکوومەتێکی تەوافقیمان هەبوو لە بیرمان نەچێ فەشەلی هێنا کێشەی گەورەی لەوەیە بوو کە زۆر دابەزی بۆ ئاستی خوارەوە تەنانەت دوای لە هاتوو مدیری مەکتەبەکانیان بە پێی حسەی حیزبەکان دانا مدیر ناحیە و ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە عێراق ئەمە کوشتوێتی ئەوەی کە تەوافقەکەی دابەزیوەتە ئاستێکی زۆر تەنها لە وەزیرەکانە نەوەستاوە بەڵکو ئاستەکەی هێندە دابەزیەوە کە زۆر جار لە ناو پارێزیەکانە ڕەنگی داوەتەوە بەسلبی بۆی ئەما بێت چارەسەر بکرێت لە ڕاستیە لە بنەڕەتەوە سوپاس دەکەم کاک مەحموود سەبارەت بە هێشتنەوەی دانیشتن بەکراوەی لە ڕووی دەستوری وەرێگە پێدراوە بۆ نمونە دانیشتنی پەرلەمانی عێراق بەکراوەی بۆ ماوەی مانگێک دوو مانگ مەسەلەن بێڵدرێتەوە تاکو لایەنەکان لەسەر سەرۆکی پەرلەمان و دوو جێگیرەکەی و پۆستەکانی دیکەش ڕێک دەکەون بەڵێ بەنسبەت دانیشتنی کراوە جارە سەر مەفتوحە ئەمە تەمان لە بەپی دەستوری عێراقی هیچ شتێکی وانە تەمان لە هیچ قانونێکی شتێک نیە ئیشارەت بۆ مەسەلەیە بکە
بۆیە ئەگەرمە باس لە قانون بکەین باس لە دەستور بکەین باس لە دەستور و قانون بکەین ئەمە انحرافێکی دەستوریە بەوە تەحایولە ئەمە فێڵکردنە بە هیچ شێوەیەک دەستوری نییە یعنی لە دەستورە شتیوە مەسەن تهدیدی کردووە ئەڵێ سبەینێ لە ئێستا بۆ دکتۆر فواد کە سەرکۆمارە ناتوانێت لە دووشەمەوە بیکاتە سێشەمە چکە لە دوای مصادقی نەتایجی بینەوە انتخاباتەوە لە ماوەی 15 ڕۆژە ئەبێ مەرسومێک دەرسێ و جەلسەی یەکەم بکرێت نابێت لە 16 ڕۆژە بێت چکەوێتە عەدەم دەستوریە یعنی شتێک دەستور قەوڵی نەکاتر باتڵە ما يبنى على باطل فهو باطل بۆیە لەم جەلسە مەفتوحە شتێکمانی ناوی جەلسە مەفتوحە بێ بە هیچ شێوەیە ئەمە تەحایلەکە وەکو لە ڕوانگەی دەستورەوە شتێک نییە ناوی ئەم حاڵەتە بێ بۆیە عەدەمە دەستوریە دەستوری نییە شتێکی ناقانونیە شتێکی هەڵەیە بە پێی قانون بە پێی دەستور هەر شتێکیش لە نەتیجەی ئەوە بێت هیچ ئەسەرێکی نییە لەبەرەوەی شتەکە قانون ئەساسەکەی باتڵە ئەمە وەکو دەستورۆمانە بۆ تەئکیدکردنەوەش لەسەر ئەم بابەتە ئەگەر ملاحظە بکەیت زۆر جار شتێک نییە لە دەستوران نییە لە قانونیشان نییە ئەگەڕنەوە بۆ سابقە قەزاییە یعنی شتێک پێشتر محکەمە شتێکی کردبێ ئەمە بابەتەکە دەستوریە کێتر هەیە محکەمەی دەستوری هەیە کە محکەمەی دەستوری لە عێراق ناوی چیە محکەمەی اتحادیە عولیایە لە محکەمەی اتحادیە عولیاش پێشتر تەفسیری بۆ کردووە دوو جار تەفسیری بۆ کردووە لە آخر جاش تەفسیری بۆکە هەڵە بە هیچ شتێک شتیوانەوە عەدەمە دەستوریە بەڵام هەر کاریشی پێکراوە ئەوە تا ئەڕواتە ڕێو کاریشی پێکراوە یعنی بەڕاستی لە ڕووی دەستوری لە ڕووی قانونیەوە شتێک نییە ناوی جەلسەی کراوە بێت بەڵام سپارت بە پێی دەستور بە پێی محکەمەی اتحادیە عولیاش کە ئەوش بەشێکی گرنگە لە مؤسسەی دەستوری کە خۆی حیمایی دەستورەکە محکەمەی اتحادیە عولیا بۆچی دانراوە محافظی دەستورەکە یاسایەک دەرچوو لە پەرلەمانە ئەگەر دەستوری نەبوو تەعنی لێدا ئیبتاڵی نەکات هەڵی وەشێنێتەوە لە عێراق هەڵی وەشێنێتەوە لە ئەمریکا ڕایەوەستێنێ قانونەکە ئەمێنێت وەکو خۆی لە شوێنی خۆی ئەمێنێت ئەم بەڵام هەر ئیلغای قانونەکە کاتوە مؤسسەیەکی زۆر بەرزە بەس سەبەر بێگلانەکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان و ئەوانە ینی پێ دوایە تا ڕێکەوتن بۆن لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر سەرۆک کۆمار نەکرێت سەرۆکی پەرلەمانی ژێگلا نابێتەوە ئەنی بەستراونەوە بەیەکەوە لە ڕووی سیاسی و لە ئیتیفاق لە ڕێکەوتنیەوان لایەنەکان ئەزانین چۆنە لەبەرەوەی عێراق دەوڵەتێکی تەوافقیە یعنی ئەمە دیموقراتیە معیبە لە عێراق جێبەجێکرێ یعنی مەکێوتی خۆی ئەساسی ئەوەی کە تۆ دایکی یاساکان شتێکە بینایەکە ئەساسەکەی بۆنرێ لەسەر دنگەکانە ئەو دنگەیە پێتەڵە شتیوانیە یعنی ما ئەم تەوافقە کە هاتووە ئەساسێکی دەستوری و قانونی نییە خۆی لە ئەساسە لە عێراقا بۆیە ئەگەر ملاحظەی ئەوەش بکەی بەسراونەتە بۆ یەکەوە فعلا لەبەرەوەی پێش وەختمانە تەکبیر بکرێ بەڕێستە ئەو پرسیارەت کرد لە کاک دکتۆر وتت مەسەلەن بۆچی سەرکۆمار ڕئیس جمهوریە دراوەتە کورد یعنی بەڕای بە بۆچوونی خۆم ئەو دەمە بە ڕەحمەتی مام جەلال شخصیەتی بەقەوت بوو لە عێراقا وایانە مام جەلال خۆی وەکو حەزی لە ڕئیسی جمهوریە بوو تاکو سەرۆکی پەرلەمان تا ڕئیسی وزەرا وەگنا لە عێراقا ئەم سێ سەرۆکایەتیە ئەنجومەنی وەزیران بەهێزترە لە هەمویان چکە نیزامەکە پەرلەمانیە لە دوایە خۆ پەرلەمانە وەزای نیزامەکە سیستەمی پەرلەمانیە لاواسترین کەسی وەکو سەرۆکایەتی کۆمارە لەبەرەوەی لە نیزامی پەرلەمانیە ڕئیس جمهوریە ینی هەمووی اختصاصەکانی تەشریفیە خۆ دەزانی بەڵام ئەو کاتە ئەگەر مام جەلال پێداگیری بکرد مەسەلەن بۆ سەرۆکی پەرلەمانەمان وەکو شخصی خۆی قبوڵە کرا لەبەرەوەی شخصیەتەکە شخصیەتێکی بەقەوت بوو بۆ ئەو دەمەی خۆشی پێشتر وەختی علاقاتی زۆر بەقەوت بووە لەگەڵ قیادەکانی عێراقیە ئاسایی بوو کە سەر کۆماری هینی سەرۆکی پەرلەمانی وەربگرتایە بە نمونە قسەیەکەم ئەوەش تەسیری هەبوو بەڵام ئەم حاڵەتە کە زەناوت باسێکە لەبەرەوەی لە دەستورا دیاری نەکراوە ڕئیس سەر کۆمار بۆ کێ بۆ کێ ئەمە اتفاقاتی خارجی دەستور و خارجی قانونە لە بینی کتەبی سیاسی بالأحرى لە بینی کورد و سنە و شیعە ئەمە دابشکراوە بۆ شێوەیە کە زەناوت باسی سپاس دەکەین کاک تور ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە قسە لەسەر کوتلەی زۆرینە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە
بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕێزان کاک دکتۆر جەلالەک بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە کوتلەی زۆرینە پێ دووە تا سپەی یەکلا دەکرێتەوە یاخود کوتلەی زۆرینە چییە بۆ لایەنەکە ناتوانن یەکلای بکەنەوە؟ کوتلەی زۆرینەوەیە کە نیوە زایدن یەکی پەرلەمان تایە با بڵێن ئەندام پەرلەمانەکان تایە ئامادە بن و بە کوتلەی خۆیانی بزانن و ئەلانیکەن کە ئەمە کوتلەی خۆیانە کە تقریبن بۆ ئێستا 165 کات چکە ئێمە 329 ئەندام پەرلەمانمان هەیە گەر 165 زەربی دوو بکەی کاتە 330 کە ئەمە 165 نیوە زایدن یەکی ئەو ئەندامانەیە کاکرێ بێت. بەستە ئێستا هیچ لایەنێک 165 پەرلەمانتاری کۆ کردووە؟ نا زەحمەتە ئەوە بکرێت زەحمەتە چونکە جاران ئەوەی کە تا ڕادەیەکی زۆر کارەکەی ئاسانە کردەوەیە کە شیعەکان بە یەک تەحالوفی وەتانی دابەزین. تحالفی وەتانی کەتیایە ئەوەی کە ناوەبرا بە حیزبی داوا بە هەردوو باڵەکەی ئێستاشیەوە و ئەوەی کە ئەو کاتە بە مەجلیسی ئالا ناوەبرا و ئێستا جەماوەری کەم بۆتەوە کە تەیاری حکمەی لە جیابەتەوە ئەمە هەمووی بە یەک لا دابەزی بۆیە بۆ نمونە هەمویان کە دابەزین ینی هەر خۆیانیان توانی لە ڕاستیە لەوانەیە بیان توانێت لە هەندێک حاڵەتە کوتلەی هەرە گەورە بنەگەر بێت و مقتەدا سەدر وەکو خۆی بچواتە پاڵیان بۆ ئەو کاتە بەڵام ئەو کاتە کێشە دایمەن لە بینی مقتەدا سەدر و تەحالوفی وەتانیە هەبوو بۆیە زۆر جار پەنان بۆ کورد دەبێت بۆیە کە بە کورسیەکانی کورد ئەم کورسیانە بەرزکەنەوە بۆ 165 کورسی لە ئێستا کێشە لەوەیە کە حیزبی داوا کە حیزبێکی گەورەیە و زیاتر لە حیزبەکانی تر کورسی هێناوە بە دوو لیستی جیاواز دابەزیەوە کە لیستی عەبادی و لیستی مالکیە ئەمانش چەند کوتلەیەکی گەوریان لە دەور کۆبووەوە یعنی ئێستا هەردوو کوتلەکە لە دەوری 90 بۆ 100 کورسی ئاتوانن خۆیان ببینەوە یعنی زۆر خۆیان ینی ئێستا هەندێکیان پێیان وایە چونکە لەم پێرێ مقابلە یەکێک لە ئەندامانی بەرزی لیستی نەسەر بوو ئەوێت ئێمە مفاجئەمان بەدەستەوەی و بە دڵنیایەوە توانین لە ڕۆژی یەکەمی دانیشتنە ئێمە کوتلەی هەرە گەورە پێک بێنین و یەکلایی بکەینەوە بەڵام ئەمە شتێکی زەحمەتە ئەمە شتێکی زەحمەتە بە تایبەت کە ئێستا هەمومان ئاگاداریەوەن کە فالح فەیاز خەریکە بە شێوەیەکی فەرمی لە لیستی نەسڕەچێتە دەرەوە تەسەووری واکرێ 15 ئەندامی لەگەڵا لە بەردەم عەبادی لەگەڵ مقتەدا سەدر کە کوتلەی زۆرینە پێک بێن کە فالح فەیازیان لێ جیابێتەوە چکە هەندێک سەرچاوە باز لەوەکە کە عەبادی لە کۆی 42 کورسی ڕەنگە 25 بۆ 30 کورسی بەدەستەوە مابێت تەنان دەگەر بێت و ئەو لیستی نەسڕ و هاوپەیمانەکانی کە سایرۆن و لیستەکانی ترن با بڵێن ئەگەر تەنانەت ئەمان بتوانن کوتلەی هەرە گەورەش بن چانسی عەبادی بۆ خۆی لێرە یاکەم بۆتە بۆی کە سەرۆک وەزیران پێک بهێنێت چونکە ئێمە ئاگامان لەوە بێت کە مقتەدا سەدر ئاسان نییە مامەڵەی لەگەڵا بکەیت چونکە مقتەدا سەدر هەڵقوڵاوی ناو کۆمەڵە خەڵکە کە خەڵکن داواکاریان زۆرە و خەڵکانێکن کە بە فەرمانێکی مقتەدا سەدر ئەتوانن جومعی ملیۆنی بکەن بۆیە مامەڵەکردن لەگەڵ یا و دانانی سەرۆک وەزیران تەنانە گە سەرۆک وەزیرانیش بی لە تەحالوفێکی وەگەوەی کە مقتەدا سەدرە ئاسان نییە مامەڵەکردن لەگەڵ تۆکمە نیە و ئێستا نەسڕ و مقتەدا سەدر بڵێن لەگەڵ عەبادی و ئاەت عەلاوی ڕایان گەیاندووە و ڕەوت حکمەشیان لەگەڵە پتەونی و هاوپەیمانەتیە هاوپەیمانەتەکە تا ڕادەیەک هێندەی فتح و دەوڵەتی قانونەوەکانی تر بەهێزە لە ڕاستیە بەڵام کێشەکەی لەوەیە کە ئەم تەحالوفە ئەو خاڵە سەرەکیی کە جیایە کاتەوە لە تەحالوفی دەوڵەتی قانونەوەیە کە ئەمان تەحالوفێکن تا ڕادەیەکی زۆر بە تایبەت سائیرۆن و حتا عەبادیش دەستگرن بە دەستورەوە یعنی ئەوەی کە ئەمان وەختی خۆی تەنانەت عەبادی کە بەسەر هەرێمی کوردستانیشە با بڵێن سەرکەوتوو بوو تەنهاوە بوو کە پەنای بۆ دەستورە بر ئەمانە
هەم لە ڕوویەوەی کە جەماوەرەکەیان داوای شتێکی زۆریان لێکە ناتوان زۆر تەنازولات بکەن بۆ کورد هەم لەو ڕۆژەوە کە ئەمان بەردەوام باس لە دەستگرتن بە دەستورەوەکەن بۆیە ئەوەی ئێمە ناوێ بنێن دەستوری وەکو کورد داوایەکەینەوەن بەلایەنێکی دەستوری وەری ناگرن بۆیە لە ڕاستیە چانسی ئەمان تا ڕادەیەکی زۆر کەمترە چکە پراگماتیک نین لە مفاوەزاتە زۆر ناتوان پراگماتیکیانە بیرکەنەوە بۆیە تا ئێستا بینین کورد زیاتر میلی بەلای لیستی مالکیە لەبەر چەند هۆکارێک یەکێک لەوانەوەیە کە ئەمان لیستەکەی با بڵێن مالکی تا ڕادێکی زۆر خبرەی لەوا هەیە کە پراگماتیانە مفاوەزاتەکە لەسەر هەندێک خاڵواتوانێ هەندێک تەنازولات بکە کە ڕەنگە لەبەر دەستگرتن بە دەستورەوە سائیرون و ئەوکانی تر نەتوانن بیکەن و خاڵێک تریش ئەوەیە کە ئێران یاریکەرێکی کاریگەرە لەم ناوچەیە بە تایبەت کە خۆمان ئەزانین دراوسەی ئەم زۆنەی ئێمەیە کە زۆر کاریگەری هەیە لەسەرمان بۆیە توانین بڵێن لە ئێستاە تقریبا پارسەنگ بۆ ئەم کاتە بەلای مالکیایە هاچەنە باسم کرد تقریبا لیستی نەسڵ بە تەمای مفاجعەیەکی گەورەیە لیستەکەی با بڵێن ئەوەی سایرون و بکات من بەلامەوە زەحمەتە بەڵام ئەوان زۆر بەدڵنیایی باس لە مفاجعەکە من بەلامەوە تا ڕادێکی زۆر زەحمەت کاکی مەحموود سەبارەت بە پۆستەکانی کورد لە باغداد تاکوێستا لایەنەکان ڕێک نەکەوتن تەنانەت یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەر و کۆمار ڕێک نەکاتوە پێ دوایە بتوانن لە ماوەی داهاتووە دانیشتنی یەکەمی پەرلەمان بەڕێوە بچوو بۆن و لە ماوەی 30 ڕۆژداوان بتوان پرسی سەر و کۆماری یەکلا بکەنەوە ئەزانین چۆنە پارتی و یەکێتی ناتوان لە یەکجا بنەوە بە سەراحەت یعنی ئەوان ناتوان لە یەکجا بنەوە لەبەرەوەی بەرژەوەندی زۆر باڵا و زۆر گەورەوانی بەستۆتەوە بە یەکتریەوە لە تەحسیل حاصلیشە خۆتەزانی پارتی سەبۆتە برا گەورەی یەکێتی نیشتمانیش بۆچی بۆتە برا گەورە بۆ خۆتەزانی تر لە هەم ئەو واقعی کە یەکێتی هەیەتی بەڕاستی لە دوای بەڕەحمەتی مام جەلالەوە خۆزانی وەزی یەکێتی چۆنە قۆت کەوتوتە لای پارتی چەندین ساڵە خۆ پارتی و یەکێتی ئیستیغلالی ئەم میلەتەیان کردووە زوڵمیان لەم خەڵکە کردووە هەرچی گەندەڵی هەیە کردویانە هیچیان نێشتەوە لە خود لە بینی خۆشانە زوڵمیان لە یەکتری کردووە بە تایبەتی پارتی زیاتر مەسەن لە زۆر بوارە زۆربەی و جونگە ئەساسیانی سەش لە هەرێمی کوردستانە لە لای پارتیە لە لای یەکێتیش نییە یەکێتی بە منتیقەکەی خۆی ئێوێرەیە یعنی بە حیزبە بچووکان و بە خەڵکەکەی ئەوش لێ بە خەڵکەکەی و بە حیزبە بچووکانی تری شێوێرێ و دوو زۆنە خۆ دوو ئیدارێ یان لە هەموو شتەکانە بۆمان دەرکەوتووە کە حکوومەت نییە لە هەرێمی کوردستانە دوو بنەماڵی دوو عایلەیە کە حکومەکەن لێرە هەر من نمونەی کەرکووک مەسەلەن بۆ نمونە لە کەرکووک کە کەرکووکیان لە دەستدا مەسەلەن بۆنە پارتی تامی یەکێتیەکە لە کاتێکە کاک مەسعود بەرزانی خۆی سەرۆکی هەرێمە لە هەمان کاتشە سەرۆکی هنا هێزە چەکدارەکانە قائد عام القوات المسلحة يسمى مالكي قائد عام القوات المسلحة بو كموصول درا باهر بلا قائد عسكري كان دوران ديانا مالكي دوران ديوتي وهايانا تو اگر حكومتيت لكركوكا خويا بيك جيش تبع وهايانا خنال بلا جيشكي كاك والله سوشياليست دوران ديني فلان حزب داي دوران ديني وهردو تان دوران يعني كل ما دام حكومتكين هردو تان لو حالتها اگر ما دلالتي وقت كان كحكومت بي اگر حكومت بي ابي شخصيه كم اگر براوه بي بو شخصيه كم نقرتوه حسي اسدي دوراوش بو قرتوه بو اما لبيني خويانا بس دەستە سەر و کۆمار پێ دوای ڕێک دەکەونەوە ڕێکەکەون بەڵێ لە بینی هەردووکیانە تەمان بە هەل لەسەر حساب ملت ڕێکەکەون بزان بنەمای دانانی سەر و کۆمار لایەن کوردەوە چیە ینی چ پێوەرێکە بۆی کەسێک ببێت پێوەری ئەوەی کە خزمەتی خەڵکی کوردستان بکە یاخود پێوەری دیکە بۆ نمونە کەسێک کە لە بەغدادا دەنرێت کاتی خۆی پارتی و یەکێتی دوو هێز بوون هەموو شتەکان بەدەستی خۆیان بووە مام جەلال بۆ عێراق کاک مەسعودیش بۆ هەرێم باس ئێستا ماوە کێشێ نەماوە ئێستش لە بینیانەوە هی نەماوە لە بەرەوەی اتفاقی استراتیژیان تا ئێستا هەر بەردەوامە لە بینی نێوان خۆیانە بەڵام مەبەستمەوتان لە بینی ئەم دوانە تێناپەڕێت چونکە وەکو کاک دوکتۆرش باسی کرد ئەم عورفانە هەروە هاتووە تا ئەم لەحزەیە تا ئێستاش وەزی شیعیش تاوان ئێستا کورد شانسی هەیە بەڵام پارتی و یەکێتی ئەم شانسانیان تێکداوە هەمیشە ئەمان بوونە تەمایی موسیبەت بۆ میلەتە ئێستا کورد لەوە شانسی هەیە کە شیعە خۆی لە بینی خۆیانە ئەو حاڵیانە وایانە پەرتەوازن ئەگەر کورد پەرتەوازە نەبووایە ئەگەر ئەمانە هەموو تەزویرە نەکەن ئەگەر ئەمانە فعلا دیموکراسی بوون فعلا ئەمانە خەمی کەرکووک بخۆن خەیاڵان لای مادەی سەوچل بێ خەیاڵان لای پێشمەرگە بێ لای کەسوکاریان فعال بێ لای ئەم میلەتە بێ کە هەرچی مەینەتی هەیە بینیوەتی ئەگەر تۆزێک بیر ئەمەیان بکردایەتەوە یەکگرتوو بوانایە قەناعەتیان بە دیموکراسیت بووایە قەناعەتیان بە دەسا و دەستکردنی دەسەڵات هەبوایە ئێستا کورد لە موقعێکی زۆر بەهێزا بوو بۆ ئارەزوی و نەرجسیەت و خەونی نەخۆشی خۆیان هەڵای ڕفراندۆمیان نەکردایە تەمان
لەلایەکە ئەڵێن گێمە ڕفراندۆمەکە کردنا فلان کەس خیانی کرد خیانەتی کرد بەدەیان کادر یەکێتیە لە مناقەشەکانی ئەڵێ ئەگەر ڕفراندۆم بژنەوە ئەوان هەر هاتنەوە بۆ کەرکووک یان ئەم تەناقوزاتانە کە هەیە لە بینانە مەبەستم ئێستا وەزعی عێراق تەمان خۆ دەزانی حربی وەکالاتە ئێران دەستی تێخە سعودی دەستی تێخە ئەمریکا دەستی تایە تورکیا بە هەمان شێوە هەر لە هەموو لایەکەوە بەڵام لەبەری کورد وەزعی کورد زۆر خراپە لە سای ئەم دوو دەسەڵاتەوە ئەم دوو بنەماڵەوە لە هەمویان لاواسرە لە بەغایشە بۆ پێشتر ئەمان چیان کردووە تا ئێستا بەم لاوازیە بڕۆن شتمان بۆ بێنەوە لە بەغا بەڕاستی بەڵام خەوی لەو پۆست نەبێ ئەوان تەحسیل حاصل لە ئاخر دەقەشابێ لەسەر پۆست و پلەپەشیان ناکرێت لە بینی سەر و کۆماریسا پێ دوای لەم خۆ لەسەر چ بنەمایەک دەیەوێت کە دایبنین لەسەر چ ئەساسێک چ پێوەرێگرە چاو دەکرێت لەو کەسێک کە دەکرێت سەر و کۆمار ئەمان سەر لە بینی خۆیان ناتەوان وەکو باسم کرد کە شخصێک داعەنرێ بە نمونەم ئەگەر حسەی یەکێتی بێ یان حسەی پارتی بێ بەتایبەتی حسەی یەکێتی بێ بێ پارتی خۆی ملاحەزەیە بێ لەسەری یان بۆ هەر شتێک بۆ مەحافزی سلێمانی ئەگەر پارتی ئەبێ نابێ کەس تەرشیح بکە یەکێتی نیشتمانی بێ چەند کەسێک تەرشیح بکە لەبەرەوەی پارتیشە بێ ڕێی لەسەری بێ تۆ سەیری ئەم هینە بکە ئەم معادلێ بکە لە سەرانسەری دنیاش دیوانیە لە بینی پارتی و یەکێتی ئەم شتانە هەیە بۆیە بۆ عێراقیش ئەگەر هەر کەسێک دابنرێت ئەگەر یەکێتی دابینێ با بڵێن گریمان حسەی یەکێتی نیشتمانیە هەر کەسێکی دابنرێت دەبێ پارتیش ڕێی لەسەری بێ قبولی ناکە یعنی بۆیە ئەمە لە بینی خۆیانە باید لەوە چێ لەسەر کەرکووک ڕێ بکەون هەر بەسەر و خەڵکە داماوی کەرکووکە یەکێک بەهینی بە لەسەر محافزی کەرکووک کێدانێت مەسەنە پارتی شروعی ئێستا ئێستا لە بۆ هەڵبژاردننی کوردستانیش بە هەمان شێوە یەکێتیش بە هەمان شێوە شروعی هەیە لە بینی خۆیانە خەمی پلۆپۆست نەبێت لە بینی پارتی و یەکێتی ڕێکەکەون لەمانە مادام قەزەی میلەت نییە و خەمی خەڵق نییە ئەوان بۆ دەستکەوتی خۆیان تەنازوات بۆ یەکتی دەکەن بۆ مەساڵحی خۆیان مەساڵحی خۆیان بەس بۆ میلەتەکە تەنازولات ناکەن بۆ مەساڵحی عام و بەرژەوەندی باڵەکان تەنازول ناکەن و ئامادەن شەڕی ناوخۆ و شەڕی براکوژ هەموو شتێ دروست بێ بۆ ئەو مەسەلەیە من قەناعەتم وایە ڕێکەکەون لە بینی لەبەروی تا ئێستا شۆکۆ ئەو عروفە کلاسیکی کە هاتووە تا ئێستا بۆ یەکێتیە ئەگەر بۆ پارتیش بێ مەسەنە بۆ نمونە بەیانی یەکێتی بداتە پارتی تەمان لە بەرامبەرەوە لێرە شتی تر وەرەگرێت بۆ خۆ سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەیەوەی کە کورد بۆچی خۆی یەکلا ناکاتەوە ترسیە بۆ نمونە لە نێوان ئەمریکا و ئێران کە خۆی بەلای کوتلەی زۆریندا یەکلاکەم مەسمێکێتی و پارتیە باای خۆیان یەکلاکەنەوە قازانجی کوردە بۆ نمونە لە پێکەنانی گەورەترین کوتلە ڕۆڵیان هەبێت ئەوەی کە ئێستا تا بڵێن کوردی ڕاگرتو بۆیە خۆی یەکلایی نەکاتەوە با بڵێن کاڵین کورد مەبەستمان ئەو لایەنانەیە کە لە مفاوەزاتان وەکو پارتی وێکێتی و تەنانەت لایەنەکانی تریژەوەیە کە تا ئێستا ئەوان داوای گارنتیەکەن کە ئەم گارنتیە بتوانێت وا بکە کە ئەو داواکاریانەی کورد هەیەی جێبەجێ بکرێت ئێمە خۆمان نەزانین کە لە دەوڵەتە دیموکراسیەکانە ئەو گارنتی کە داواکرێت لە دەستورا هەیە ئەگەر دەستور بێت دەستوری هەبێ و دەوڵەتە ئەگەر دەستوریشی نەبێ عورفێکی بەهێز هەیە کام عورفە بەهێزە نا لە هیچ لایەنێک لە لایەنەکان بەلایە کابڕۆن کە بەرژەوەندی با بڵێن وەکو بەرژەوەندی گەل بەلایە کابڕوە کە خراپ بێ بەڵام لە عێراقا گارنتید نییە بۆیە ئێساوی کە لایەنە کوردەکان چاوەڕێیەکەن ئەوەیە کە خوێندنەوەیەک بۆ هەڵوێستی ئەو لایەنە سیاسیانە بکەن کە هاتوونەتە پێشەوە بەتایبەت دەوڵەتی قانون و لیستەکەی عبادیش ئەیانەیە بزانن کام لەم لایەنە ناتوانێت گارنتیەکی بەهێزتر با باشە بەس کاک دکتۆر دەستور بۆ نەبێتە گەرانتی لە ماوەی ڕابردوو بۆ نمونە تۆ مادەی 140 هەیە دەستور نەبێتە گرنتی ڕێکەوتنێکی سیاسی دەبێتە گرنتی بۆ جێبەجێکردنی داواکاری ئەمە ڕێکەوتنی سیاسیشمان زۆر کردو تەنان لە عێراقا شتێک هەیە وەختی خۆی ئیمزا کراوە ناوی میساقی شەرەفە یعنی میساقی شەرەفیش کە شەرەف کەلیمەیەکە لە ناو عێراقیەکانە بەتایبەت لە منتیقە عەشایرەکانە بێ بپارێزرێ جاران لە کوردایەتی خۆشمانە لە کوردی خۆشمانیان نمەکمان کردووە یان شەرەفی ئەو کەسەی تر تەواو لای ئێمە بە نمەکێک میساقی شەرەفیش لە عێراقا دەوری نییە یعنی ئەم شتانە یاریەکی با بڵێن ئەوەی کە بناوەبرێ بە دەرتی پۆڵەتیکس ینی سیاسەتی پیس لە عێراقا بەڕێواچە سیاسەتەیە کە لەسەر ئەساسی با بڵێن ئەخلاقیاتێکی بەرز نییە بۆیە ئەو گارنتەی کە ئەمان داوایەکەن ئێمە ناتوانین لە عێراقا بیدۆزینەوە بۆیە ئەمان پەنا بۆ لایەنە دەرەکیەکانە بن بەردەوام ترسی شێ بۆ نمونەیەک خۆی یەکلانەکردنەوە لە ئەمریکا لە ئێران بۆ نمونە کە خۆیان یەکلانەکەنەوە بەکان بەرەدا خۆی لە ڕاستیە ئێران و ئەمریکا تا ڕادێکی زۆر تا ئێستا توانیویانە لەسەر مەسەلەی کاندیدێک ڕێککەون هەرچەندەم جارە یاریەکە تا ڕادەیەک تر قورسترە چونکە معادلەی تر لە بینایە بەڵام تەسەورەکەم بۆ ئەمەیان بتوانن ڕادێکی زۆر گران نەبێڕێکەوتنی ئێران بەسمەوە بوو کە کورد وا باشە چونکە ئێستا ئاراستەی بۆ نمونەیەکێتی و پارتیش بەم شێوە دەیانەوێت لایەنەکان خۆیان یەکلا بکەن و دوایی ئەوان
بڕۆنە پێشەوە باشە کە ڕۆڵی هەبێت لە دروستکردنی گەورەترین کوتلەیە خود دوایەوە کەشتەکان تەواو بوو ئەم بچنە نا بە دڵنیاییەوە کە ئەبێ کورد لە ئێستاوە یەکلایی بێتەوە لەوەیە کە ڕۆڵی کاریگەری هەبێت لە دروستکردنی کوتلەی گەورەیە بەڵام ئەوکو باسەکرێ زەماناتەکان مهمە زەماناتەکان بەڕای من زۆر زەحمەتە بتوانانی زەمانات لە ئەمڕۆی عێراقا بەدەستبێنی تەنانە دەگەل لایەنە دەوڵەتەکانیش بۆ نمونە UN یاخود حتا ئەمریکا بێتە ناو حاڵەتەکەەوە دیسانەوە کێشەی گەورە بۆ دروستە بێت چکە ئێران ڕازی نابێ ئەمریکا بێتە ناو ئەگەرەتەوێت ئێران بێتە ناو ئەمریکا ڕازی نابێ فەرمی لایەنی گارنتیەکە ئەوان بێن بۆیە تەنها گارنتیەکە توانێت UN بیا UNش کێشەی گەورەی هەیە چکە UN تا ئێستا نەیتوانێت دەسەڵاتێکی وای هەبێت لە هەر دەوڵەتێکە کە ڕێکەوتنامەکان ڕابگرێت ئێمە لە بیرمان نەچێ مادەی بۆ نمونە مادەی 140 لە دوای 2008ەوە UN لە ڕێی یونامیەوە توانیوێتی بە حسابی کاریگەری زۆر گەورەی هەبێت تەنانەت ئەندامانی ئەنجومەنی محافظەی کەرکووکی چەند جار کۆ کردوێتەوە لە ئەردن لە ئەڵمانیا بەڵام ببورە بام نەمەتەواوکەم تا ئێستا نەیتوانیوە ڕۆلی کاریگەری هەبێت بۆیە لە ڕاستیا UNش ناتوانێت و کاریگەری گەورەی بۆیە ئەبێ چاوەڕێی معجزەیە بکەین کە گارانتی بێ لە عێراقا لە ڕاستیا. سپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە کورد کاتمەکەمەوە پێ دوایە پێشتر داواکاریەکان هەر مەسەلەی دیوبەجێ نەکرا ئەمجار لەم کابینەیە جێبەجێ بکرێ بۆ نمونە یا خەمی یەکێتی و پارتی پێ دوای ئەم جارە جێبەجێکردنی داواکاری دەستوریەکان خەڵک کوردستان بێت بە کورتی بێ سپاس دەکەین. من قەناعەتم نییە پارتی یەکێتی بتوانن ئەو داواکاری دەستوریانە جێبەجێ بکەن لەبەرەوە لە ئەساسە خەمی ئەویان نییە بەڕاستی خەمی مانەوەی خۆیانە پێشتریش تا ئێشتەوە چەندین ساڵە یعنی بەڕاستی کە مهمترین مادە لای من مادەی 140 بوو وەکو پێشترش لەوە چێ باسم کردیوە بۆ هیچ کاتێک لێژنەیەکی باڵا وەفتێکی باڵا دەستێکی باڵا نەڕۆشت بۆی خەمی ئەوەکوە یان هیچ کاتێک لە پەرلەمانی عێراق ئەمانیان نەگرت یان بایکۆتیان نەکرد ئەساسی ترین کێشەی کوریش خۆزانی کێشەی خاکە خاصن لە دەولەی فدرالیە لە دەوڵەتێکە کە عێراق لە دەولەی فدرالیە بۆیە ئەوان خەمی ئەساسیان پلە و پۆست و دەستکەوتی حزبی و شخصیە بەڕاستی. زۆر سپاس بۆ بەرەزان محمود شێخواف ماستەر لە سەید دەستوری دکتۆر جەلال حەسەن شارەزا لە کاروباری عێراق سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.